نرخی شتومەکی بەکاربردن لە هەرێمی کوردستان بە شێوێکی بەرچاو بەرز دەبێتەوە و ئەوەش لە کاتێکدایە ڕێژەی هەڵاوسانی نرخ لە ئاسێکی بەرزدایە. لیژنەی چاودەری بازرگانی لە قایمقامەتی سلێمانی ئەوەی ڕاگەیاندووە نرخەکان بە شێوکی گشتی بەرز بووەتەوە، بەڵام برنج زۆرترین بەرزبوونەوەی تۆمار کردووە و ئەوەش هاوکاتە لەگەڵەوەی نرخی سەوزە وەکو تەماتە بەرز بووەتەوە. ئەم بەرزبوونەوەی لە کاتێکدایە بەپێی ئاماری دەستەی ئاماری هەرێمی کوردستان کە تایبەتە بە ژمارەی پێوانەی نرخەکانی بەکاربەری لە هەرێمی کوردستان، ئاسی هەڵاوسان لە مانگەکانی شوبات و کانونی دووەم گەیشتووەتە لە سەدا 96.7 هاوکات لەسەر ئاسی ساڵانەش هەمان ڕێژەیە. بەرزترین ئاسی هەڵاوسانیش لە پارێزگای دۆکە کە دەکاتە لە سەدا 99.3 پاشان سلێمانی و کەمترین ئاسی هەڵاوسانیش لە هەولێرە. زیادبوونی نرخەکان پەیوەستە بە چەند هۆکارێکەوە لە ئاسی دەرەوە، پەیوەستە بە بەرزبوونەوەی نرخە گیانیەکانی کاڵاکان لە وێنەی نرخی برنج بە جۆرێک لە نێوان ڕۆژی 18 تا 19 ئەم مانگە 0.35 نرخەکەی زیادی کردووە لە بۆرسەی نازداک. ئەوەش کاریگەری ڕاستەخۆی لەسەر نرخی برنج دروست کردووە لە هەرێم. هاوکات بۆی لاسەنگی تەرازووی بازرگانی هەرێم کە زۆرترین هاوردە و کەمترین بەرهەمی ناوخۆیی و هەناردەی هەیە، هەر گۆڕانکاریەک لە تورکیا و ئێران بەتایبەت ڕووبدات کاریگەری لەسەر هەرێمدا دەنێت. بە گوێرەی زانیێرەکان بۆی مەراسیمەکانی بارەوە خاوبوونەوەی بازرگانی لە سنووری ئێرانەوە هەبووە، ئەوەش بۆتە هۆی بەرزبوونەوەی نرخی سەوزە و میوە. لە ناوخۆشدا دانانی باج و لادانی دەستگێڕەکان لە ناو شارەکان کاریگەری لەسەر نرخی شمەکە بەکاربەریەکان داناوە لە وێنەی میوە و سەوزە. بۆ پێی لە 11 نیسانەوە باج لەسەر بەروبوونی هاوردە دانراوە بە پێی بێگەیشتنی بەرەمی خۆماڵی. ئەوە ژوای کردووە هاوردە کەمتر بێتەوە و لە ناوخۆشدا کەم بەرهەمی وای کردووە ئاستی خستنە ڕوو کەمتر بێت لە ئاستی خواستی وڵاتیان نرخەکان بەرز ببنەوە. لەگەڵ ئەوەش لادانی دەستگێڕەکانی ناوشار کەشمەک و کاڵایان بە نرخی نیوە دەفرۆشتەوە بە وڵاتیان بووەتە هۆی قۆستنەوەی هەل لەلایەن دوکاندارەکانەوە تا نرخەکان بەرز بکەنەوە، هاوڵاتیانیش ناچارن شکمەکەکانیان لێ بکڕن. هەڵ ئاوسانی نرخی شمەکە بەکاربەریەکان لە کاتێکدایە کە قەیرانی دارایی دۆخێکی خراپی بۆ وڵاتیان دروست کردووە بە جۆرێک کە داهاتی وڵاتیان لە ئاستی خەرجیەکانیان دانین.